هەر سەبارەت بە بڕینی موچە لەلایەن بەغداوە گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز مەحمام خەلیل ئەندامی پەرلەمانی عێراق دەکەم کە لە دهۆکەوە لەگەڵم دەبێت. کاک مەحمام کاتتان باش. ئێوە پەرلەمانتارن لە بەغدا، بەنیازن لە دوای جەژنەوە چی بکەن، چیتان لە دەستێت بۆ ئەوی بیکەن بەرامبەر ئەو بڕیارەی وەزارەتی دارایی عێراقی فدراڵ؟ کاکۆبان دەم باش جەژنا جەنابێتە ڕێکا کەناڵێەوە جەژنا قوربانێ هەموو خەڵکی کوردستان و عێراقی پیرۆز دەکەم وبان ئەجوایت ڕەحمانی ئەرێ ئەو پێنگاوە کە حکوومەتە بەغدا و تایبەت وزارەتە دارایی ئاویتی برینە موچێ و برینە ئەرزاقی خەڵکی کوردستانێ دەمێ جەژنا قوربانیەدا و پێنگاوەکە نا ئینسانیەتی بوو، نا دستوری بوو، نا یاسایی بوو. منە بهیستە و منە دیتە دنیای ئێکی ئەف پێنگاوە ئاویتنش غێر ئەمە بینن لە وەکوڵ غەزە ئیسرائیلێ عمبار دانیە سەر خەڵکی غەزە ئەڤڕۆ نەفسە سیاسەتێ حکوومەتە بەغدا سەر خەڵکی کوردستانی بەکارتینێ و ئەوەژی ڕاستی پێنگاوەکە سیاسیە بالئیمتیاز نە دستوریە نە مرۆڤایەتیە ڕاستی وەکو گوتی فشارەکە دەرەکی سەر حکوومەتە بەغدا کە بۆ بەرامبەری خەڵکی کوردستانی وان پێنگاوات ئەمانە هەمووی دروستە بڕیارەکە سیاسیە. بەڵێ باشە بڕیارەکە سیاسیە ئەمە ڕوونە، بەڵام ئێوەی پەرلەمانتار ئەندامی پەرلەمانن لەکوێ لە عێراق چیەکەن بەنیازی چین؟ یعنی ئەوە ڕوون بۆ لە ماوەکان ڕابردوودا کەمە سیاسیە، بەڵام ئێوە چیەکەن؟ چیتان لە دەستێت؟ هەر ئاوە دەستەوەستانە بن بەرامبەرەوە بڕیارە؟ هیچ مووقف هەڵوێستێکتان نابێ؟ ئەرێ ڕاستی نانا ئەوڕۆ لازمام هەمی فشارە پێنگاوە باویژن بەرامبەری vê ڕاستی تەجاوزە کە حکوومەتە بە سوودانی بەرامبەری خەڵکی کوردستانی حکوومەتە ئەمکار بیژێت دستور دەوڵەتەکە نە دستوریە ڕێزگرتنێ دستوری نادێم نیظامی فدرالی نادێم قانونا موازنێ نادێن ڕێکەفتنە دەوڵەتە نادێن وەکو کە ئەس داخوازێت کوتلێت کوردستانی کەم یەک هەلوەست هەبن بەرامبەری وی مووقفی سوودانی ضبابی علنی دیار دەکەل گەل کوردایە و ئەمزە کردە بەس پشت پەردێدا ڕاستی مووقفەکی زبابیای نەیڕۆنە و نەی زەڵاڵە. دوو پشکە هەرێما کوردستانی 13 تریلیۆن دیناری عێراقی بوو هەتانەوە 4 شاندینە ئەم بەرامبەری خەڵکی عێراقی جیۆکی لستیت کوردستانی و هەواڵبەندێ لستیت کوردستانی بەیان بکەن و داخواز بکەن و ئەف پشکە هەرێما کوردستانی غێر 4 تریلیۆن دینار نەگەشتیە هەرێما کوردستانی ئەش بوجە 2025 سێ ئەم داخوازێ بکەن وەکو خەڵکی کوردستانی و ئەم دەنگی خەڵکی کوردستانی دەبەرێت 140 ئەم vê تەدویلا vê قەدیە بکەن ئەڤڕۆ داوا vê تەدویلێ بکەن وەکو عێراقێ ڕێکەفتنەکە ستراتیجیە لەگەڵ ئەمریکا هەیە ئەمریکاژی وەکو گوتی ڕاعی العملية السياسية الفدرالية الديمقراطية العراقية ئیرۆ برینە موچێ هەرێما کوردستانی ئەمن القومی وەکی گوتی ئەمنا ئاشتیا یا گشتیا عێراقی کەفە قۆناغەکە مەشڕسیدا ئەم داخوازی بکەن پشکە هەرێما کوردستانی. باشە ئەوەکو فراکسیۆنی پارتی باشە ئێوە داوا دەکەن هەموو با بڵێن فراکسیۆنەکان یەکدەنگ بن، گریمان یەکدەنگ نەبوون. ئێوەکو فراکسیۆنی پارتی چیەکەن؟ بایکۆتەکەن دانیشتەکان چیەکەن؟ هەرچەند وەکی فراکسیۆنی پارلەمانی عێراقیش ئەبینین چۆن؟
والله ابدا خوازت كان وكوش لستي ديتريجي مالي كردي او موچنا بو بارتي بتنين او نبو اكتينا بو مالا كرديا حقك وما فكي كرديا يكل ويسبن شرما بيدنجي بي يعني هر لستك كا القلب بارتي نبي دنجي نبرفانيا في دنجي بقى چارا نویس عملت کرد شرمزار کا دو ام داخوازی بکن اوی قضیه بکن قضیه کا دولی ام داخوازی فدرالی الامریکی بکن وکو کم برلمانتار او پشکا حریما کردستان 12.68 اجبوجه فدرالی یکسر دا بتبرینی و بو حریما کردستانی بی ریک دا حکومت حریما کردستانی گوری ماده 117 و 121 اج دستور عراق کارب ارک خرابه یا سه بایکوت ممکنه دو يعني جلسات ولو برلمان کی لوازة ما بري نوع قوتي برلمان کی الغرفة الانعاش ده براسي شو رولي في برلماني نينا وشو أميدا مجي بينينا يعني دما أو ياسيت جدلي عنين مرر لي أمرر لك يعني برلمان بقيمة ما براسي وهندك لسه محاولة البرلمان نمينه وهندك دولة الدركي بينجا باويتك برلمان دوري خنابينه براسي برلمان ما بس بو اجواء انتخابي وبس زور باشا كاغ محمد باسد لرولي ولاتاني جهاني وبني دولتي كرني امكر ام يك دروجا جوبيستي لدواني يكك لبرلمانتاراني شعبهم ديغوت امريكا فشاري لحكومه عراق كردوا بو موتشي فرمانبراني هرمي كردستان بنيرت اگادار يم بابتن بل اگادارو امريكا فشاري كردوا امريكا وكوكا الديباجا وكو امريكا الجوري ريكفتنا استراتيجي دا الديباجا ويريكفتنا البيجيت وكو كعراق تهديدك الدركي أن تهديدك نافخويل سر عمليات سياسية به أمريكا ملزمة برفانيا ويبكا أفرو تهديد هيا وكي برينا موچة تهديدا دولة قطانا وكو قوتي شربو الرزق وحقوق ما في ملتي كردة يعني وكو ككردا أو في عمليات سياسية وكو راعي وكو أما يكشتم دستكي كاغ محمد دستكي قوات دابو أما يكشتم دستكي تخوا أمريكا فشاري كردو براستي فشار لحكومة عراقي كردو لم تشان رجاء بوي موتشا بنيرت بس هو أمريكا ولا يضلني أبو موا بله فشاري كربو فشاري بكشي كردو دشي كان كرياو دي فشاري بكشي دو ديك بكشي اش برانبري كا هريما كردستاني دستور بكارتينه وقريبستيت ياسايد قانوني مروفاتي ابوري البجونديا عراقي البجونديا هريما كردستاني بجونديا في دبريدا كحكومة هريما كردستاني او قريبستيت غازي نفتي تشكر بنا فشارك الدركي حكومة عراقي ابريار وبينغاب هافيتيا بله امريكا ملزمة برفانية وفشاري بكا زور باشا اگر هلانا بمسبعي صاليادي داجير كذني موصلة للان داعشوا بنيمان حكومة عراقي موتشي بو اناردن داعش ليبو موتشي بو دناردن لا رجيمي بعث كاوكات شورشكرا لدجي رجيمي بعث رجيمي بعث موتشي فرمانبراني خلق هرمي كردستاني نبري تو چیت هەیە بۆ ئەوانەی ئێستا کە موچەی خەڵکی هەرێمی کوردستان دەبڕێن حکوومەتی پێنج کابینەت وزاریم کارم بێژن هەموو بەرامبەری خەڵکی کوردستانی پێنگاوی دژوار ئاویتینە هەکە فێ حرامێ فێ هەرێمێ و فێ قەوارێ لێک بدن نەحەسێ و یعنی وەکی حەسەدیەش فێ هەرێمێ و فێ پیشکفتنه و دموکراتیه و آزادیه و امنیه و که کردستان بویا وکی لانتکا پیک وجیانه و
بەڕەڤان کردنا هەموو ئینسانی لێ قەومی بەلێ ینی بەلێ یەکی موچەی فەرمانبەران نەبریا وەکو کە حکوومەتە هەرێما کوردستانی چوویە پێش حکوومەتە هەرێما کوردستان التزام دستور کرد التزام یاسا مەبەستی زیاتر هەمان عقلیەتە موازنێت کرد بگرە خراپتریش بێتن لەوانی ڕژێ بەێ حکوومەتە هەرێما کوردستانی التزام بریاری محکمەی دادگەی باڵا کردی کە تەوتین و تەرحیل و معاشی فەرمانبەر البەنکی عێراقی دەبکە بەڵێ ڕاستی ئەو پێنگاوە ئاڤیتی کە لێکدانی ئاسایش و ئەمن و پێکڤەژیانی کوردستانی و قوارەی هەرێما کوردستانی و ئەسکارم بەرامبەری ڕاگەاندێ بژم خراپترین حکوومەتی سوودانی پشتی کە ئەمزە کردی گوتی هەکە نۆنەریت کوردال بەغدا نەبنجی پشکی هەرێمی کوردستانی گۆری دستور و قانون و یاسا ئەمێ بۆ هەرێما کوردستانی چێنە یەک کلپیەکێ عقلیەت ئەو عقلیەتە بەس ئەو ڕۆ قسەکانی ڕاست نەبوو ڕاستی نەکرد درۆزنە بەرامبەری خەڵکی کوردستانی درۆزنە بەرامبەری ئەمزاکردنی خۆ درۆزنە بەرامبەری بریاری دادگەی فدرالی کە بریاردا تەوتینی معاشی فەرمانبەری هەرێمی کوردستانی بکە عەلەنی ئەتبیژێ گەلبی مافیمە بەس بدزی گەلک و گەلک پێنگاوێت خراپ تاویش سپاس بۆ بەڕێز مەحمەد خەلیل ئەندامی پەرلەمانی عێراق کە لە دهۆکەوە لەگەڵمان بووی